لە ڕاستیدا ئەگەر باس لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بکەین دەبێت بۆ مێژووی 6 ساڵی ڕابردوو بگەڕێنەوە یاخود بەلایانی کەم دابشکاریەک بکەین بۆ قۆناغەکانی خەباتی چەکداری هەر لە 61 تا دەگاتە ساتەوەختی ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان ڕۆڵی هەبووە حەقیقەتەن لە نیشاندانی ناسنامەی نەتەوەی کورد بە جیهانی دەرەوە بە جیهانی ئەوروپا و ئەمریکا بەو پێی هێزەکان لە کاتی خۆیان لە قۆناغی خۆیان ڕۆڵیان هەبووە لە ئیبرازکردن گەورەکردنی قەزیەی کورد و ناساندنی قەزیەی نەتەوەیەکی مەزلوم لە عێراقی دیکتاتۆریە با وڵاتانی جیهان بە شێوەیەکی گشتی دەبێت خوێندنەوەی جیاجیا بۆ دەوڵەتانی ناوچەکە دەوڵەتانی داگیرکەری ناوچەکە بکەین چکەمە بەڕاستی ئەگە ئەم دابشکاریە نەکەین ڕەنگە خوێندنەوەکەمان وەکو خۆی دەقیق دەرنەچێ ورد نەبین لە خوێندنەوەی بارودۆخە سیاسیەکان چکە هەلومەرجی بۆ منە ڕۆژهاتی کوردستان جیاواز بووە لە باکووری کوردستان هی باشوور جیاواز بووە لە ڕۆژئاوا شێوازی دیکتاتۆرەکان شێوازی مامەڵەی دیکتاتۆرەکان لەگەڵ قەزەی کوردە جیاواز بووە بۆ نمونە لە باکوور پێویست بوو پەنا بۆ چەک ببرێت چکە ئینکاری لە بوونی کوردەکە کاتێک کە ئینکاری لە بوونی کوردەکە نەتەوەیەک لە باکوور 30 میلیۆن کەسە بەڕاستی ناکرێ لی گەڕێی لە زمانی ئاشتی تێناگە لە زمانی گفتوگۆ تێناگە ناچاری بە ناچاری پەنا بۆ چەک ببەی بەڵام دەکرێت بۆ منە جیاوازیەک بەراوردێک بکەین لە نێوان باشوور لەگەڵ باکوور ڕۆژئاوا لەگەڵ ڕۆژهەڵات بە پێی سروشتی دیکتاتۆرەکە دەکرا لەگەڵ وەکو پێشتر گوتم ئاماژەم پێدا ڕەنگە لە سەردەمی عەبدولکەریم قاسم پێویستی بە چەک و چەکداری نەبووایە و لە ڕۆژئاوا لە سەردەمی حافز ئەسەد دیسان ئینکاری لە بوونی ناسنامەی کورد دەکرات من بە ئێستاشەوە بە پێویستی زانم بزوتنەوەی چەکداری کورد هەبێ بۆ ئەوەی ینی وجودی کورد دەربخا بەلایانی کەم ئەو مافەسەرتایانە بەدەست بێنێت کە هەموو نەتەوەیشی جیهان هەیەی و لە ڕۆژهەڵاتیش ئێستا دەتوانن گفتوگۆ بکەن لە باتی چەکداری بەڕێی من ئەم بۆچوونی خۆمە لە بری چەک لە بری جوڵانەوەی چەکداری دەتوانین جوڵانەوەی تر لەگەڵ تاران پەیڕۆ بکرێ ئەویش ئەوەیە گفتوگۆ و حیوار بکرێت لەگەڵ بەغدا بەلایانی کەم مافێکی ئۆتۆنۆمی سەرەتایی بەدەست بێن بۆ نەتەوەی کورد و پارچە داژی کراوەدا پێشتر ئاماژەم پێدا سروشتی دەوڵەتی تورک وایە کە ئینکاری لە بوونی ناسنامەی کورد دەکا ئەمە پێویست دەکا کوردە و پارچەیە شۆڕش بک بەرخودان بک چەک بەکاربێنێ بۆ بەرگریکردن لە ناسنامەکەی خۆی وەکو گوتم ئەگەر بەدیلی تر هەبوایە باشتر بوو گفتوگۆ بەڵام ئەنقەرە بمانەوێیان گفتوگۆ ڕەتەکاتەوە حیوار ڕەتەکاتەوە دان نانێ بە ناسنامەی کوردە دان نانێ بۆی کورد لەو پارچەیە وجودی هەیە بۆیە ئەمە بە پێویست دەزانم کوردە و پارچەیە بەڵێ پەنا بۆ چەک پەنا بۆ شۆڕشکردن بە تا بەلایانی کەم ئەنقەرە ناچار بکە مافەکانی کورد بسەلمێنێت ئێستا زمانی دیبلۆماسی لە باکوور لە تورکیا هیچ ڕۆڵێک نبینێت لەبەر ئەوەی وەگوتم سروشتی دەوڵەتەکە وایە سروشتی سیستەمە سیاسەکە وایە قبوڵی نییە گفتوگۆ حیواری قبول نییە ئەوە تا دەبینین ئەو پارتە کوردیانەی کە لە ڕێگەی دیموکراتیت و هەڵبژاردنەوە دەگەن بەدەسەڵات یەک پەرلەمانتارە دەرچووەکان یەک سەرۆکی شارەوانەکان بەرکەنار دەکەن و لایەن دەبن و دەیانگرن و دەیاندن بە دادگای سەربازیش نەک دادگای مەدەنی بۆیە نی دەتوانین بڵێن لەوێ مەجای تیانە ماوە ماوەی تیانە ماوە کورد لە ڕێگەی ئاشتی بگا بە مافەکانی خۆی جگە لە پەنابردن بۆ چەک نەبێت ئەمە ئەزمموی 15 ساڵی ڕابردوو لەبەر چاومانە کە دەوڵەتی تورک چۆن مامەڵە لەگەڵ کەسایەتە حزبی و سیاسەکانی کووردا دەکات لەو پارچەیە بۆیە هەرگیز سەرکەوتو نابێت زمانی گفتوگۆ مەگەر لایەنی سێم دەرکەوێ لایەنی سێم بۆ منە وڵاتێکی ئەوروپی ئەمریکی بێ نێوەنگیری بکە هەردوو لادانی شوێنێ لەسەر مێزی گفتوگۆ قەنەعاتێک لای هەردوولا دروست بکە بۆ ئەوی کێشەی کورد لەو پارچەیە بە گفتوگۆ چارەسەر بکە بۆیە ئەگەر لایەنی سێم بە دەرنەکەوێ بڕوان بەوە نییە کە دەوڵەتی تورک مافی کورد بە گفتوگۆ بسەلمێنێ هەم ڕۆڵی شۆڕش فەرامۆژنەکە هەم ڕۆڵی گفتوگۆ و دیبلۆماسیە چارەسەرنەکە و هەوڵی ئەوە بدا وڵاتانی ئەوروپی بهێنێت ناو ئەم قەزیە گەورەیە چکە بمانەوێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە مەسەلەیە کە بە چارەسەر نەکراوی مابێتەوە مەسەلەی کووردە کە خاوەنی نزیکەی 55 میلیۆن کەسە ئەمە وا دەکا پێمان بڵێ ئەگەر لایەنی سێم و چوارەم پەیدا نەبێ ناچاری پەنا بۆ چەک بێ بەڵام کورد لە ڕێگەی زمانی گفتوگۆ لە ڕێگەی
هەوڵدان بۆ ڕاشتانی سۆز و عاتیفەی وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی مەساڵحی ئابووری و لە ڕێگەی مەساڵحی سیاسیەوە ڕاشیشەدا و قەزیەکەی بۆ ئەوەی ئەم نێوەنگیریە بکەن بڵێ من بۆ چونم وایە شتی هەموو نەتەوەیەکی دنیاە ئەگەر بە گفتوگۆ چارەسەری کێشەکەی نەکرێ ناچارە پەنا بۆ چەک بە ئەمە سروشتی هەموو نەتەوەیەکی دنیاە بڕۆ شۆشەکانی وڵاتانی عەرەبی بخوێنەوە بڕۆ شۆشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بخوێنەوە بڕۆ هەر شۆشەکانی ئەوروپا بخوێنەوە ئەگەر گفتوگۆ چارەسەری کێشەکەی نەکرێ پەنایان بۆ چەک بردووە بۆ ئێمە عیبرەت بێ ئەمە بۆ ئێمەش بە عادەت بێکە ئەگەر بە گفتوگۆ چارەسەر نەکرا بەڵێ بۆ چەک بەڵێ 100% هاوڕام لەگەڵ ئەوەی پەکەکە ئەگەر ڕێگای چارەسەری دیبلۆماسیانە هەبێ دەگرێتە بەر بەڵام نییە چارەسەر دەرەتان نەماوە بۆ گفتوگۆکردن.